بەڵێن تازە دەکەینەوە لەسەر مەزاری بەڕێز مام هەزاران درود بۆ ژیانی پاچی مام کۆمەڵێک ئەقوال و کۆمەڵێک بەرنامەی پیرۆزی بۆ بەجێهێشتون ئەگەر ئێمە بمانەوێ پارێزەری ئەو ڕێبازەی مام بین ئەوە پێم وابی دەتوانین درێژە بە خەباتی خۆمان بدەین و مامیش لە گۆڕا ئاسوودە بکەین. لە خزمەت مامی گەورەمان ڕاوەستاوین تا پەیوەند و پات بکەینەوە و بەرەو بەدیهێنانی ئامانجەکانمان هەروە داوا لە هەواڵانی سەرجەم هەواڵانی یەکێتی دەکەین بە تایبەتی سەرکردایەتی ڕێبازی مام پارێزن یەکریزی ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان پارێزن دیارە مام بۆ خۆی مەدرسەیەک بووە بۆ ئێمە کە بتوانین ڕێبازەکەی مام جێبەجێ بکەین دەگەین بە هەموو ئامانجەکانمان. ڕێبازی مام ڕێبازێک بووە کە بۆ پاراستنی یەکریزی ڕێزەکانی کورد و پاراستنی یەکریزی ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاری هاوبەش و دەستەگوڵەکەی مام ئەگەر ئێمە بیر لەو ڕێبازە بکەینەوە بەرەو ڕێبازەکەی مام بچین دەتوانین بە ئامانجەکانی کوردی بگەین.